بینەرانی پایتەختی میدیا سڵاوتان لێبێت. ئەو وێنانی دەیبینن ئەوە ڕێستۆرانتەکەی مامۆستا هەڵوحەمە ڕەشیدە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەیەتی و ئەمڕۆ بێ بەرامبەرە خواردن بۆ هاوڵاتیان. وەک لە دیمەنەکاندا دەبینن قەرەباڵغیەکی زۆر هەیە لە ڕێستۆرانتەکەی مامۆستا هەڵوحەمە ڕەشید. من دەمەوێت بچمە لای خۆی لە نزیکەوە. بەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی کە کراوەتەوە و خواردن بێ بەرامبەرە ئەمڕۆ بۆ هاوڵاتیان. دەمەوێت بچمە نزیکەوە، بەڵام بۆ کاری کە زۆر قەرەباڵغە تاوی پرسیاری لێ بکەم. مامۆستا سڵاو لێبێت. بەخێر بێ برا. مامۆستا چۆن بوو ئەم بیرۆکەیەت بۆ هاوکە ڕێستۆرانتێک دامێن لەپاڵ کارە ئاینیەکەت؟ ئەوەی ڕاستی بێ من خۆم ئەمە ئیشم بوو پێش ئەوەی کە دەست بکەم بە کاروباری ئاینیەت. ئێمە ناڵێن کاروباری ئاینی تر ئیمامەت و خەتابەتەوە بۆی خوێندومانەوە پێی گەشتوین. ئیتر ئەم برایانەش هاتن تەشجیعیان کردمەوەی ڕاستی بێ. ئیتر ئەوە وای کرد کە منیش لەگەڵیانە ڕێک بکەم بۆ ئیشە بکەین. ئەوان لە ڕووی مادیەوە بابەتەکەیان دابین کردووە، منیش لە ڕووی وەستاییەوە ئەوانە لەگەڵیانە بم و سەرپەرشتیان بۆ. مامۆستا بە حکومی کە بەرز مامۆستایەکی ئاینین، مامۆستایانی ئاینی زیاتر جەخت لەسەرەوەکەنەوە کە دەبێت ڕێستۆرانتەکان لە ڕووی نرخەوە ڕەچاوی خەڵکەن. تۆ چۆن ڕەچاوی ئەمە دەکەیت؟ ئەساس نرخ نییە، ئەساس کوالێتی خواردنەکەیە. ئەوەمان ڕەچاو کردووە لە ڕووی نرخیشەوە ئینشاءالله هەوڵ ئەدەین ئەو خەڵکەی پێڕازیکەین. ئێمە بەبەسمانەوە نییە دەوڵەمەند بین، کەسمان نەمنونە ئەم کوڕانەی کە لەگەڵمان. ئینشاءالله کارێکەکەین کە هەموو کەسێ بتوانێت لێرە نان بخوا و بە ئیسراحەت ئەگەر پارەشی نەبوو میوانی خۆمان بێت. مامۆستا خۆت لە چ کاتێکە لێرە ئابی؟ ئەو خوانی کە دروستەکەی زیاتر کامیان خۆت دروستی دەکەیت؟ من برژاوەکەی بەعام هەمووی ئینشاءالله دروستیەکەم هەمووی شیتیاکەم. ئیتر کەبابە، گۆشتە، مریشکە، ئیتر باڵە، ماسیە، هەرچی هەیە. وما باقیش ئینشاءالله چێژلێنەری باشمان هێناوە. لە ئێمە باشتری ناخۆ من چێژلێنەریشم بەستری باشترمان هێناوە ئەیدەینە دەستی ئەوان و کاتەکانیشی تر بەس کاتی عیبادەت و نوێژم نەگرێ لێ رابوو. مامۆستا لە سبەینەوە ڕێستۆرانتەکە لە کەیەوە بۆکەی کراوە دێەوە بۆ مانگی ڕەمەزان چۆن دەبێت؟ وای جارێ بەس ئێوارانەیکەینەوە بۆ مانگی ڕەمەزانیش بەس ئێوارانەمان بێ. بەستری ئینشاءالله لە دوای جەژنەوە لە بەیانیەوە تا شەو ئەمان بێ و بە دوو شەفت ئیشەکەین خواردنی بەیانیانیشمانە بێ و هینی وەڕوانی شێوارانیش. باش مامۆستا کۆمەڵە کەس هەیە ڕخنەلەوە دەگرن دەڵێ کۆمەڵە لە چین و توێژەکان لە پاڵ کارەکەی خۆیدا کاری دیکەش دەکەن. تۆ چی دێ لەسەر ئەمە؟ من وەکو بە دینەکە هەوڵم نایامەوە دەوڵەمەند بم، بەمەش هەوڵی دەوڵەمەند بوون نایام، بەس هەوڵی ڕستێکی حەڵاڵێم پێی بژیم و ئەوە بابەتێک نییە جێی ڕەخنە بێ. هەر کەسێ هەر چیەک لە توانایە هەیەی بۆ خزمەتی ئەو خەڵکە بیکە. یعنی ئێستا خەڵکێک دێ لێرە نانەخوا من بە زۆر ناچم بیهێنم، ناچم قۆڵی ببڕم، ناچم فێڵی لێ بکەم. خەڵکێکی ژێ دینم لێ وەرەگرێ هەر بە زۆر نەمهێناوە، بۆ هیچیش بەکارم نەهێناوە، نە حیزب نە گروپ نە هیچ بابەتێ. ئەم کەسابەتەش لە پاڵ میهنەکەی خۆما سونەتە. ئەی خەڵک وازانێ ئەمە زیادە ڕەویە سونەتە. زەکەریا نەجار بوو، دارتاش بوو، داود ئاسنگەر بوو عەلەیه السەلام، ئەمانە پێغەمبەران بوون. ئیتر ئێمەش ئەبێ بجوڵین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ باشترین و پاکترین خواردن ئەوەیە کەسبی دەستی خۆتە. ئێمە هەوڵی ئەوە دەین ئینشاءالله لەوەش سونەت جێبەجێگین. ئەو کەسانی کە کارت بۆ دەکەن فەقێکانی خۆتن؟ نەوەڵا شێفوشتیترن و ناسیاون، زوو ئاشناییمان هەبووە لەگەڵیان و ئیتر هەندێکیشیان هەر خۆیان حەزیان کرد بێنە ئێرە و لەگەڵ ئێمە بنێمەش لە خزمەتیان نەبوو. بینەرانی پایتەختین بیا ئەوەی بینیتان ئەوە مامۆستا هەڵوحەمە ڕەشید بوو، بانخواز و مامۆستای ئاینی دیاری پارێزگای سلێمانی کە ڕێستۆرانتێکی کردو بنای ڕێستۆرانتی هەدی. ئەمڕۆ هەینی وەک لە ڕۆژانی ڕابردوودا مامۆستا هەڵوحەمە ڕەشید ناوبراو خۆی ڕایگەیاندبوو کە ڕۆژی هەینی کاتژمە 6 ئێوارە دەکرێتەوە
وەک لەوێنەکاندا دەبینن قەرەباڵغێکی زۆر هەیە لە ڕێستۆرانتەکەی مامۆستا هەڵۆ ڕەشید بانخواز و مامۆستای ئاینی دیاری پارێزگای سلێمانی. بەڵێ وەک لەوێنەکاندا دەیبینن ئەمە بەردەم ڕێستۆرانتەکەی بەشی دەرەوە وەک دەبینن قەرەباڵغێکی زۆر زۆر هەیە دەمێ بچمە ئەو بەشەی ئەو لاوە کە لێرەدا بەشی ئەوەیە کە باڵ دەبرژێنن بەڵێ وەک ئاشکرایە ئەمڕۆ ڕێستۆرانتەکەی مامۆستا هەڵۆ ڕەشید بە بێبەرامبەرە کە ئەمەش وای کردووە قەرەباڵغێکی زۆر دروست بووە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی سلێمانی هاتوونە تا ڕێستۆرانتی هەدی کە نووسراوە بە سەرپەرشتی مامۆستا هەڵۆ بانخواز و مامۆستای ئاینی دیاری پارێزگای سلێمانی وەک خۆی ئاماژەی پێکرد کە ئەو زیاتر سەرپەرشتی بابەتی برژاوەکە ئاکات خۆی بێگمانوتی سەرپەرشتی سەرجەم خواردنەکانەکەم بەڵام ئەوەی کە خۆی بە تایبەتی دروستی بکات
زیاتر بابەتی برژاوەکانە وەک لە ڕابردووە دەگوترا مامۆستا هەڵۆ کەبابچیەکی بەناوبانگە وەک لەوێنەکاندا دەبین قەرەباڵغێکی یەکجار زۆر هەیە بۆ چوونە ژوورەوە بۆ ڕێستۆرانتەکەی مامۆستا هەڵۆ حەمەڕەشید و ڕێستۆرانتەکەی دوو نهۆمی سەرەوە تایبەتە بە خێزانی و نهۆمی خوارەوەش تایبەتە بە ئەو کەسانی کە بە تەنهان زگوردن. ئەتێ چی بڵێ؟ بەخوا بەساڵە چاوارە چۆ ئەمە ڕەشە لە مزگە دەیبینە قەینە وەڵا زەمانە چاوارە باینەکە باشە دەستخۆش بەڵێ وەک دەبینن زۆر دڵخۆشن بۆی کە مامۆستا هەڵۆ حەمەڕەشید لێرە ڕێستۆرانتێکی کردووەتەوە ئەو منداڵە دەیگوت کە ڕۆژانە لە مزگەوت دەیبینم